من ناو ماکۆ حەمزەیە پۆلیسم لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی گەرمیان دەوامەکەم لە بەشی ناو شار لە فلکەم. ڕۆژانە هەڵەسم بە ئیش و کارەکانی خۆم لە پاڵ ئیشەکەی خۆمە بۆ ماوەی ساڵێکە هەستاوم بە دانانی ئەم گوڵانە بۆ ڕازانەوەی هەم شوێنەکەم و هەم بۆ ژینگەکەی بۆ جوانیەکەیشی. ئەو ڕۆژانێکی کە لە دەوام نیم هاوڕێکانم ڕاستپاردووە ئاوی بدەن ڕۆژانە خزمەتی بکەن هەتاکو ئەو ڕۆژانەی کە هەر پشووی خۆمە بۆ نمونە لە جەژنەکانە ئەو دوو ڕۆژەی کە لە ماڵەوەم دێم سەردانی یەکەم سەردانی گوڵەکانەکەم پیان ئەڵێم ئاوی بدەم چاوتان لێ بێ وەکو مناڵێکی خۆم چۆن مناڵێک پەروەردە ئەەکەی من هەستاوم بە پەروەردەکردنی ئەم گوڵانە. بەیانی تا ئێوارە لە دەوامی حەزەکەی شتێک بێت جێ دڵخۆشی بێ بۆت. منیش بیرۆکەی ئەوەم بۆ هات دەستکەم بە دانانی ئەم گوڵانە هەم ڕۆژانە خۆم پێوە مەشغوڵەکەم یعنی ئەو کاتانەی کە کاتی ئیسراحەتمە نەک لە کاتی دەوامەکە یانی داوامە ڕسمیەکەمە لە پاڵەوەیش خزمەتی ئەم گوڵانەکەم ئیتر جوانە هەم بۆ چواردەور جوانە هەم سەرنجی خەڵک ڕاکێشێت. بەڵێ تەنانەت شەوان هەستاوم لە ئیسراحەتەکەی خۆمە هاتووم سەردانی گوڵەکانم کردووە شەوان ڕەجارەوە بۆ جەژنەکان هاتووم کەسی لێ نەبووە من هاتووم ئاوی گوڵەکانم داوە سەردانیانم کردووە لەبەرەوە کەس دەستکاریشی نەکە. ئافرەتان داواکەن زیاتر دێن سەیریەکەن ئەڵێ حەزەکەین پارچە لەو گوڵە مام دێتێ یا ئینجانەیەک مام دێتێ منیش بەشیانەدەم بێ بەشی کەس ناکەم.